بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان بینەرانی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام، هزار جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. مانگی ڕەمەزانی 2025مان تێپەڕان، خۆی گەورە لە هەموو لایەکی قبول کردوێ ئینشا ئەڵڵا، و ڕۆژانی جەژنیشمان تێپەڕان یەخوا پیرۆز بێ لە ئێوەی ئازیز و خۆشەویست و گوێگران و بینەرانی بەرنمەکانمان، بەرنامەی شیرینچا و بەرنمەکانی تری کەناڵی ئاسمانی پەیام. خۆی گەورە پایدارتان کە ئازانم ئیستیقامەت و دامەزراوی لە سەردین چۆن دوای مانگی ڕەمەزان بەردەوام بین و سارد نەبینەوە لە عیبادەتەکان. ئەزان حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم: یا رسول الله صلی الله عليه وسلم، سەرم مووی سپی زۆر تێکەوتوە، فەرمووی شەیەبەتنی هود، سوورەتی هود و براکانی هود، یعنی سوورەتەکانی تر منیان سەرسپی کرد، منیان پیر کرد. فەرمووی چه ئاەتێ؟ فەرمووی ئەو ئاەتەیە فەرمێ فەستەقم، بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم فەستەقم کەما ئومرت، ئیستیقامەت لەسەرم دینە هەبێت چۆن ئەمرم پێ کردووی، نەک خۆت. بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا فەرمێ ئەبێ ئێمە ئیستیقامەتەکەمان بۆ دین لەسەر سنەتی ڕەسوول الله، لەسەر فەرمانی قورئان، لەسەر شەریعەت بێ، لەسەر هەوا و ئارەزوی خۆمان نەبێت. چکەوە ئیستیقامەت نییە، ئەمان خا ئێمەی مرۆڤ، ئێمەی ئینسان ناتوانین ئیستیقامەت بکەین لەسەر مەفاهیم و تێگەیشتن و هەوا و ئارەزوو کۆمەڵێ شت کە خۆمان بۆ خۆمانمان دروست کردو و ناوی دینمان لێناوە. ئەبێ بە پێی شەرع، بە پێی قورئان، بە پێی سنەتی ڕەسوول الله، بە پێی عولەمای ئوخرەوی و قیامەتی کە بۆ خوا ژیاون، بە پێی ئەوە بڕوین بڕێوە ئینشاء الله ئیستیقامەتمان دەستەکەوێت. ئەزانن یەکێک لە سەحابەکان ناوی حارسە بۆ، حارسە گەنجێکی 17 ساڵان بوو. بەیانیەکیان ئاوە کۆم بەیانی ئێستا هەڵسا لە خەوکەچ و پێغەمبەری خوای بینی صلی الله عليه وسلم پێغەمبەر سەلامی لێکردوتی چۆن بەیانیت کردوێتەوە، کەیف ئەصبحت؟ فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم نەیوت والله الحمدلله باشەوە هەڵساوم لە خەو. فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم بەیانیم بە جۆرێک کردوێتەوە، عەرش لەبەر چاومایە، و ئەزانم پۆل پۆلە و خەڵکە لە بەهەشتا بە قەرەباڵغیەچنە ناو بەهەشت و شوێنەکانی خۆیان ئەگرن، فردەوسی عەلا بینم، ئەوێ ئەبینم. ساڵی دوای ئەوە جەنگی بەدر ڕۆدا، لە ناو جەنگەکەیە شەهید دەکرێت. کە شەهید دەکرێت دایکی ئەڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم یەخەفتم هەیە، ئایا زەید، یعنی تەمەنێکی گەنج، ئایا زەید بەهەشتیە یاخود دۆزەخیە؟ لە جەنگا لە غەزایە شەهید بۆ ئەزان. یعنی سەحابە ئەوەنە دڵنیا نەبوون لە عاقبەت خێری خۆیان. دایکی کە دایک چەند بەڕەحمە بۆ مناڵەکەی، ئەفەرمێ ئەم دایکە ئەفەرمێ یا رسول الله صلی الله عليه وسلم کامیانە؟ پێغەمبەر طبعا یەکەم تیر لە جەنگەکەیە هات یەکسەر بەر ئەم گەنجە کەوت و شەهیدی کرد. فەرمووی نەک بەهەشتێ، جینان چەنەها بەهەشت لە ناو بەهەشتە لە فیردەوسی عەلایە کوڕەکەی تۆ. ئەمەیە عاقبەت خێری، ئەمەیە ڕێی ئیستیقامەت کە ئێمە بیگرینە بەر. خۆی گەورە هەموو لایەکمان عاقبەت خێرکە. فەرمونە القەیەم جارەمان. بسم الله الرحمن الرحیم. مامۆسای خۆشەویست، لە خزمەت جەنابی مامۆسا هوشیاری جعفەرانین. خۆی گەورە پایدارتان کە پێمان خۆشە. ئەوە کەوتونێتە دوای مانگی ڕەمەزانی 2025 و زگەوتەکان زۆر قەرەباڵغ بوو لە ڕەمەزان. لەیلەتە قەدر ئەوە هەر زۆر قەرەباڵغ بوو. الحەمدولله، سپاس بۆ خۆی گەورە. هەموو ساڵی ئەم دیاردێ هەیە، بەڵام دوای ڕەمەزان تۆزێک کزەوێت یان کەمە بێتەوە، یا ئەوانێ هەندێک کەس واز لە نوێژێنێت یا واز لە ئیلتیزاماتی زۆر یێنێت. ئێمە چی بکەین تا ئیستیقامەتمان بەردەوام بێت مامۆسا؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بخيراتيكي قرمتان دكام يا أخو عقيبة بخير بين آمين إن شاء الله. دعاء دكين كخوا عاقبتي إيمشو خلقيش بخير بجري اللهم من أو بتجربة أزموني أو أمريكا خوا دايت في من صالة كان هشتاو كلا خدمتي أم بانجوازة بيروزادم ما مسا كم بيني وعاقبة شربه. سواز بۆخوا بە هەزاران و بە میلیۆنەها خەڵکمان بینی و عاقبەت خێر بەڵام عاقبەت شەڕەکان ئەتوانم بڵێم بە عمری خۆم، من ئەوەی خۆم دەڵێم یعنی کەمترن کە لە دین خوا نەخواستە مرتەد دەبنەوە. ئەوەی کە بە ظاهری ئێمە وازین عاقبەت شەڕیشە ڕەنگە لای خۆش وانە بێ خوا خۆی زانێت شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێڵێ بە کابرایەکی سەرخۆشم وت، وتم وریای خۆت بە نەکەوی، وتی تۆرەی خۆ بە خۆ نەکەوی، ئەگەر تۆ بکەی ئومەتێ بە دواتاکە من گەرمیش کە بڵێن کابراکی ئار خۆم. ئەمە یەک دوو ئەڵێ بە کابراوتی دەبەسە ئیتر بگەڕێنەوە، تەوبە بکە و بگەڕێنەوە. فەرمووی تۆ عیلمی غەیبت هەیە؟
بەخێر وتی ئەیکە عیلمی غەیبیە چۆن دەزانی کە من عاقبەت بەخێر نام چۆن ئەزانین کە خۆ عاقبەت بە شەڕ نابی ئیتر ئەڵێت لەبەرەوە قەت بە حیاتی گومانی خراپم بە کەس نەبەزوو اینجا بەڕاستی ئێمە ظاهر بینین علاقەی باتنمان نییە باتن ئیشی خوایە تۆ ظاهرە لەی مەلاوشە پیاە چاکە بەڵام لەوانەیە لە باتنە جێگەم جەهەنەم بێ لە ظاهر ئاڵی فڵان کەس پیاوێکی خراپە ظاهرنی کردەوەکانی بەڵام کێڵێ عاقبەت بەخێر نییە ئێمە لەبەرەوە ئێمە مەسئول نین لە ناخی خەڵک ناخی خەڵک ناخوێنینەوە ئێمە سۆنەرمان پێ نیە ناو من یەکشتی خۆشت بۆ جەڕۆ ڕۆژێک کێشەیەکی ئاومان هەبوو لە مزگەوتە زۆر ئەم ناڵان بەدەستێەوە بووم چارم برادێتی مامۆساجیانتم ئاوتی ئێستا الحەمدە عزیزەیم تۆتەوەر هاتۆ سۆنەر با بخۆم مناڵمان نابێتی گۆرە مناڵێکی بابەجا ئەو سۆنەر جیاز ئەی دۆزێت ئیرەکی بۆ دۆزینەوە خۆ ئێمە سۆنەرمان پێ نییە دڵی خەڵک خوێنینەوە بدا ئەم دڵە چیتیانێ یا عاقبەت بەخێر یا عاقبەت بە شەڕ ئێمە کاک شێخگیان باشترین شت ئەوەیە کە دائیمەن گومانی باش بە خەڵک مەری پێغەمبەر صلی الله علیه وسلم بەم گومانە باشە کە تۆڵێ مەسەڵ مەلاوشیار ظاهرن پیاوێکی باشە من ئەی بیسمەوە دڵم پێی خۆشە بەڵام تۆش خێرە دەگات چون گومانی باشە بە من بدۆ بەڵام خوانە خۆز ئەگەر گومانی خراپ بە من بەری منیش ئەی بیسمەوە هەم دڵم پێیگرا هەم تۆش گوناحبارەبی جادەم کاتا من نازام خەڵکێک بۆ کۆڵ بە خەڵکەوەڵەگرێ یعنی تۆ ئەگەر شتێک بۆ ناشتێ ناکەی کە هەم خۆت خێرە دەستکەوێت هەم بەرامبەرەکەشت دڵخۆشکەی ئەمە باشترە لەوەی کە خوا نەخواستە تۆ هەم خۆ گوناحبارکەی هەم منیش دڵ ناڕەحەتکە و دڵ ناخۆشکەی اینجا با بچین بۆ لا قورئان فەرمووی والعاقبة للمتقين عاقبەت هی ئیماندارانە اینجا خوا خۆی إن الله يحب المتقين وأوانەی خۆشەوەی کە ئەهلی تەقوا ئەهلی عیبادەتن اینجا خوای گەورە فەرمووی واعبد ربك حتى يأتيك اليقين حتى يأتيك الموت يعني ئێمە حتاکو دەگەینەوە بەخوای خۆمان لەسەر عیبادەتی خۆمان بەردەوامە بی ئینشاءڵڵا اینجا نەتیجەی ئەخیر مهمە کاک شێخگیان سەیری کە دوعای پێغەمبەر زۆر جار من ئەم جومعەیشوو جمعی پێشووتریش ئەم ڕێنمایەمان داوە بە خەڵک ئەم دوعای پێغەمبەر بخوێنن اللهم إني أسألك حسن العاقبة خوایە داوای لێکەی خوای عاقبەت بەخێر بی اینجا دوعایەکی کرد لەمە چڕتر و جوانتر ئەفەرمووی اللهم احسن عاقبتنا في أمور كلها وجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة خوایە داوای لێکم عاقبەت بەخێر خوایە داوای لێکم لە ئومورەکانی ژیانمان لە هەڵسوکۆتمان لە کردارمان لە ڕەفتارمان لە مەعامەلەمان خوا عاقبەت بەخێر بم چونکە ئێستا ئێمە نازانین خێر لە چیە عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون والله يعلم وأنتم لا تعلمون ئێوە نەیزانن ئێمە سەیری کە مامۆستا ئەگەر بین مێژووی ئیسلام بخوێنینەوە مێژووی ئیسلام بخوێنەوە کۆمەڵی سەحابەمان هەن یعنی ئەگەر هی ئەم زروفەی ئێمە بۆ ئەلام کە بابا ئەو تۆ بڕۆ سابقەی بخوێنەرەوە چی کردو چی ئێستا تۆبەی بۆ کردوم تێگەی ئەمە کاکە خۆ تۆ ئەعوذ بالله تۆ خالقی خەڵقنی خوا فەڵێ عفا الله السمع عفا الله عما سلف خوا لە ڕابردوو خۆش بووە ئایا دوای مانگی ڕەمەزان سارد بینەوە لە عیبادەت یا ئیستیقامەتمان نەوەڵڵا هەر بەردەوامی ئین شاء الله لەسەر خێر والله کەسە پێشینەکان ئێمە چۆن عیبادەتیان کردووە هەروە نوێژیان کردووە ڕۆژیان کردووە ئاوا تەواو کاکە ئەرە وەڵڵا نوێژ و ڕۆژیان لە مزگەوت و هینا کرد تەواو بە جەماعەت نوێژی خۆیان نەکرد ئەی معاملەیان چۆن بۆ ئەخلاقیان چۆن بووە لەگەڵ خەڵکا چۆن لەگەڵ یعنی ئەو دراوسێتە ماڵەکەی چۆڵ کردایە برۆشتایە بە ساڵیش هینێکی لێن لا نەیە بۆ گیشتێکی کەسێک گون بواە ئەو دەیە کەمە و زۆرە بۆ یەگەڕان ئەیان دۆزیەوە باقی وەسەلام برای خۆ هەیە مانگی ڕەمەزان بە ڕۆژوە بێت کەچی دوای مانگی ڕەمەزان واز لە نوێ ژویال سار دەبێتەوە عیبادەتەکانی کەمەکە ئایا ئێمە ئەبێ هەر بۆ ڕەمەزان عیبادەت نەوەڵا وەڵا عیبادەت بریتێنێ لە ڕەمەزان دابێ دایمی بە ڕۆژووبی ئەرە وەڵا ڕەمەزان شەرت نییە کاکە دوای دوورکەویتەوە لەی باش نییە هەر گوناحیچە خەڵکە باشەکان ئێمە چۆن بوون دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان و یەک بوون ڕەمەزان و دوای ڕەمەزان هەر یەک بوون وەڵاغی ڕەمەزان هەمی خۆی لەخوا بەزەوێت چاک بوون بەس شەردەوەی نەگەڕێن وەکو نەچۆن سەر ڕێبازەکەی زوو گوناحە ئەرە وەڵا نمونەی جوانە لایە خەڵکی باشی ئەوسا کە چۆن عیبادەتیان کردو چەند باش بوون چەند لەگەڵ دراوسیا چاک بوون ئەو کاتی زوو کاتی زوو زۆر چاک بوون ئەو کاتە سارەش نەبوو هیچ شتێ نەبوو تازەیە بووە شتێ وایە بە پێ ڕۆشن دیهاتە و دیات سەردانی خەڵکیانەکە خزمەتی بوو کاتە کەسایەتی بوو
سیلەی ڕەحم بوو ئێستا نەماوە ناشکرێ بکەم بوو ئێستا بۆ خراپ بووە وەڵای ئێستا ئەزانی چی ئەمەگە وەسایل پیا بووە ئەمەگە شت پیا بووە خەڵک شت دەبیێ بەشەوەڕە زۆری هەمێەوەی اینجا خەڵک دوام هین کەوتووە دوا پوڵ و بارە کەوتو دوای ڕەحم و شت نەکەوتو دوا پوڵ و بارە کەوتو دوای ڕەحم و شت نەکەوتو مامۆستا ئەمڕۆ ئێمە گەوتنی کێشەمان ئەوەیە کە عیبادەکانمە تەواو بێ کەسێ ماکە خەڵک بە عامنەمایەتی ئێمەش وردەوە کەمیەکەینەوە خۆی مەفروضەوە ئینسانی کە خاوەن تەخوابیە زیاتری کە ڕۆ بەڕۆپەری پێ بە نەکەر خۆشی دەوروبەری ماڵ و مناڵی ئەبێتی مام بۆشتە بە ئێمە هەل لە مناڵی و پەروەر لە تەمەنێکی زۆر چکۆلەوە فێر بووین کە چوین لە مزگەوتەکانەوە هەتا گوێستە نەمانتوان ترکیکەین چونکە باوکمان بە ڕەحمەت بێ لەگەڵ باشی ناوتووەم ئەو ئازیزانی پێشوو دایمە نەسیحەتیان کاکێکیان بۆ خاتی خوا دەست دە مزگەوت و کاتی بانگەکان و جەماعەتەکان بەرنێن ئێمە لە مەفروضە هەموو سات و کاتی دەستمان بەو بەرنامەوە بێت چونکە ئێمە مسڵمانی خۆمان مسڵمان نەزانین یعنی بوونی ئێمە چییە لەسەر زەوی ئەگەر ئێمە ڕوومان نەبێت سەبەرچکەینەوانێ بەڕاستی ئەو کەسێک کە ئاوا هەلپەرستە و بە دوای ئەو شتان ناکێ لەگەڵ ڕەمەزانە ڕەمەزانەوە لە شوێنی تر شوێنی ترە وەڵڵا ئێمە خوا ڕەحمی شێ بکە حاجەکرم تۆ نمونەی خەڵکی باشە ها پیاوی ساڵح ژنی ساڵح ئەو نمونانت بینیوە کە بەڕاستی نمونەیەکی جوان بوون هەموو کات دەستیان لە ناو خێرا هەموو کات دڵیان خۆش بە نوێژ و عیبادەت و هەموو کات وەزیفەی یەکەمیان بریتی بۆ لە دینداریەکەیان و پاراستویشیانە خزمەتیان پاراستووە یارمەتی خەڵکیان پاراستووە باش بوون لەگەڵ خەڵکە زمان پاکیان پاراستووە ئایا ئەو نمونانت زۆر لایە مامۆستا بێگومان ئێمە هەر لە مناڵی لەم شاریا گەورە بووین ینی بڕابێ وازم هیچ کەسی نییە ئەوە کۆن بێ بەقیێمەدەوە چەنە جیلمان ئێمە فۆتان لەم بازاڕەیە لەگەڕێکشمان بە هەمان شێوە خەڵقانی لە گەڕێکی ئێمە بوون کەس خاوەن ماڵ نەبووە باوەڕ بێ مامۆستا ئێمە میوانمان زۆر بۆ خەڵکی لادی هەمووی لە لادیە بوو ئێمە لە شار بووین هەرچی هاتە ماڵی جەنابتان ئێمەش خۆ هەموو شتە نەبوو بێن ڕامەکەی ماڵدراوسەکانمان لێفە و باتانی جاژمانێ هێنا خەڵک دەستیەکە تۆ بەسنگی کوڕخواکە ئێوە یعنی لە خزمەتانین کەسایەتی هەبوو دۆستایەتی هەبوو برایەتی هەبوو تەبای اینجا خەڵکیش پاک بوو مامۆستا بڕۆ بێ خەڵ ڕووی نەیە چیە ئافرەتی داواکە لە گەڕەکەی خۆی دراوسەکانی خۆی عیبە ئەڕوو بۆ چوو بە شوێنێکی دوور ئافرەتێکی داوا کرد ئەی من ئێستا ئافرەت لەو گەڕەکەی خۆمانە تازە ئەمری خۆی کردووە خوای جانێ مامۆستا لە 68ەوە بەیەکەوە بووین وازم 2 ساڵ ئەمری خۆی کردووە حتا ئەس بێم تۆ دایە هەڵ تۆ دایە حەلاو اینجا ئافرەکانی ئەو کاتی ئێمە مامۆستا بەڕاستی هەمویان خاوەن هەڵوێز بوون خەڵک لەوان بڵێ من نەخوێنەوار بوون بڕوا بێ ئەوانەی کە حیوانیان بوو بێ شیری بوو بێ ئەیکرد بەسەرە ئەمڕۆ قاپێ ماز بۆ ئەم ماڵ بۆ ئەو ماڵ بۆ ئەو ماڵ یایکرد بە ناوساجی بۆ ماڵ بۆ ماڵ یا هەموو خێرەوەمەند بوون خۆی نەخوێنەواریش بوون ئێستا لەوەتەی لەگەڵ ڕێزم ئەم مۆبایل و بەزم ڕزمە پێیا بۆ مامۆستا زۆر شکەم بۆ تۆ بەڕاستی زۆر کەم بۆ تۆ خەڵت بەڕاستی هەموو عیبادەتەکەی بۆ مۆزم ڕزمە دانیشە بدەم فەیسبووکەوە حتانی ئۆشۆعانێکە زانیە هیچی بەدەستەوە نەماوە نەفریا شۆ نوێژەکەوێت نەفرا قورئان خوێنی نەکەوێت ینی بەڕاستی کاک حاجی زۆر کەسێ بڵین یا زۆربەی خەڵک وا ڕاهاتوە لە ڕەمەزانە عیبادەتی باشەکات دوای ڕەمەزان یا هەمووی واز دێنێت یان کەمیە کاتەوە کاڵ و کرچی تێئەکەوێت ئەبێ ئێمە ئاوا مامەڵە لەگەڵ دوای ڕەمەزانە بکەین ینی عیبادەت چ پەیوەندیەکی هەیە بە مایەکەوە لەگەڵ مایەکی ترا لە کاتێکا کە بەرەکەتەکە هیچ لە مای ڕەمەزانە زۆرە بەڵام خۆ ناشکرێ واز لە هەموو ئەو ڕەحمەتە فراوانە بینین کە خۆی گەورە لە ڕێ عیبادەتەوە بە ئێمە بەخشێت خوازاواتەوە من بە نیسبەت خۆمەوە بینی تۆ و بینی مرۆڤەکان ڕەبتێکە لەگەڵ خوای گەورەش خالقی هەمومانە ئەو ڕەبتە نابێ دایمە بیبچڕین مانگی ڕەمەزان و مانگی شەوال و هەموو مانگەکان یەک مانگن بەڵام خێری مانگی ڕەمەزان زۆرترە با هەوڵ بین لە شەوالیشا وەکو ئەو وابین چکە چیڵە تەمەەن باقیە بێ ساڵی داهاتوە بمێنینەوە جا کە مردی هەموو شتەکانت ئەبچڕێت تەواو ئەو کەسانی کە ئەمرن ئەجا هەز بەوەواکەن چیمان کردو لە تەمەنی خۆمانە وایەوانە قوربان لە خزمەتە کاک شێخ جنابتان زۆر خەڵکتان بینیوە و تەنانەت ئایا ئێمە کاتەکانمان بە فیڕۆ بدەین بە فیڕۆی نەدەین لە عەمرەیە شتێکی گێڕایەوە زۆر جوان بوو کە زۆر حەزەر بکەین لەوەی کاتەکانمان بە فیڕۆ نەڕوا چکە ئەم کاتانە قیمەتی یعنی بێ ئەناز بێ ئەنازە چکە ناکرێت هەتا بە ئاڵتون و بە شتی گران بەهاش بی پێوین ئایا یعنی ئێمە چی بکەین بۆ ئەو حاڵەتە و نمونونەکەتان چییە کە ئەتانێ بوومە باسکەن واللهی
ئینسان تەمەنی ئینسان زۆر کەمە فرای هەناسەدانێکی زۆر کەمەکەویت هەناسە هەڵکێشی ئەو نمونەیەش ئەم 27 ڕەمەزانە بوو تقریبا لە سعات 10 بۆ سعات 12 ئەو مەسافەیە ساحەتێکە بەڵە لە ناو حرەمە جەماعەتێ برادرم لە دواوە بوو سعات 12:24 بوو 12 دەستی پێکرا و بە قیامەت لێ ئەنی 6 دقی مابوو سیرەکەم باسی قسەی دنیایەکەمیش ئەوە لەم پەلە بوو وتم با کاتەکە نەڕات 6 دقە زۆر کەمە ئەوڕما وتم تەمەنتان لەباتی بڵم کاتەکەتان ڕۆیتم وریای تەمەنتان بن ئەەکەتان لە تەمەنتان بێ دوعاە بکەن باشتر لەوەی کەەوە تۆزیشت دەسەکاتەوە بە قیامەت لەیل یعنی ئەو تەمەنە ڕۆی ئێستاوە دانیشتون لەگەڵ جەنابتا ئەو تەمەنەی ئەو سەردەمەی کە لە 27 ڕەمەزان تا ئێستا ئەو کەسێک کە عیبادەتی کردەوەی عیبادەتی نەکرد هەرگیێ ڕۆی تەواو ڕاستەکی ئایا یعنی دوای ڕەمەزان ئێمە بەردەوام بین لەسەر عیبادەتەکانمان لەسەر چاکە و خێر و بەخشینەکانمان لەسەر بەدەمەوە بوونی خەڵک ینی دینداری لای حاج شێخ تەها دینداریەکی جوان کە ئینسان جوانەکە بۆ قیامەتی کامەیە واللهی دینداری ڕەبتی خۆت لەگەڵ خوای گەورەیە لە ئەوڵەوە چۆن بۆ هەروە بەردەوام بی زیایەکی نەکەمیکەی بە پەنهانی بێ یاخود بە ئاشکرا بێ بەس محاوەلە بکەی هەموو کەسێک هیوادارم ئەوانەی کە تقریبا وان تەمەنیان بەرە و 50 بەرە سەروترە ڕوا عیبادەت کەیت عیبادەت نەکی بەخوا هەموو سەر ئەم زەویە هەر هەمووی مسلمان بێ خوا لە خوایەتی خۆی کەم نابێتەوە هەمووشی کافر بێ خوا لە خوایەتی خۆی کەم نابێتەوە بەڵام چێ خەسارە مەندە بێ بەندەکانی هیوادارم من بە نسبەت خۆمەوە بە شێوەیەکی ڕێک ئەوەی کە باوکو و دایکم پەروەردەی کردوم لە مناڵیەوە گەورە بووین هەر بەم شێوەیە ئەم کۆمپانیا حەج و عەمرەشم بۆیە دانا و بۆیە بەردەوامم لەسەری ئەڵم بەشکم خوای گەورە ئەگەر دوعای پیرێژنیەک دوعای پیرەمێردێک خوای گەورە لێم خۆش بێ لە ڕۆژی قیامەتە ژینا تازە تەواو تەمەنمان ڕۆی کۆتایی لە غەزایەکە پیاوێک سەحابەیەک شەڕەکە لەگەڵ کافرێکە کافرەکە هاتۆ موسڵمانەکە بکوژێ کافرەکە مشریکە بێدینە دژی ئیسلامە ئەکەوێتە ژێر و ئیتر سەحابەکە ئەوەی بیکوژێ کابراڵە لا إله إلا الله محمد رسول الله ئەی کوژێت کە ئەگەڕێتەوە شکاتی لێکن سەحابەکان سەحابەوە پەروەردە نەبووە زمان پیس بێت و هەروەها عەقیدە پیس بێت و هەروەها تێگەیشتنی هەڵە بێ بۆ دین هەموویان شکاتیان لێکرد لە لای پێغەمبەری یا رسول الله ئەو سەحابەیە فلانە کەسی کوشت کەوتی لا إله إلا الله پێغەمبەر فەرمووی نەیوتەوە لە شەڕا کوشتێتیەوە کە کافر بووە و شەڕی کردووە پێغەمبەر زاهیرەکەی لێوەرەگرێت فەرمووی یا رسول الله آخر شەڕی لەگەڵ ناکرد هەل شەقەقتە قەلبە دڵی شەق کرد بزانین ئەو سەحابە فەرمووی خۆزگەم بەخواست ئەو ڕۆژە موسڵمان ئەو هەڵە گەورەم نەکرد مامۆستا ئێمە پیاوێکی وەکو حەمزەی مامی پێغەمبەرمانی صلی الله عليه وسلم هندی کچی ژنی ئەبوو سوفیان لەگەڵ وەحشیە جەرگی دەدێن جەرگ و دڵەکەی ئەخوا لە کاتێکا پێغەمبەر عەفویەکات و موسڵمانی شەوێت ئەی باشە ئەگەر ئێمە کەسێ لە ئێمە مناڵێکی ئێمە ئاوای لێ بکرێ ئایا عەفویەکەین ئەم حەزانەی کە ئێمە خەڵک بە کافر زانین ناڵین خەڵک بێتە دایرەی ئیسلام قەناعەت بە موسڵمان بوونەکەی ناکەین شەهادەکەی لێوەرناگرین کە زاهیر بین شەهادە تۆ وەریەگریت لە دینە هەر ئەوەی کە زاهیر ئەبێ وەری بگرین کە ئەمە ناکەین لە کاتێکە ئەمە حەزی نەفسە ماوەسە عەلاقەی بە دین نییە ئەمە تووڕەبوونی نەفسە ئەیسفێنین بەسەر ئیسلامە ئەمە حاڵەتێکە کە ئینسان خۆی دەفعبوونی خۆتە تۆ ئازانی دینە و ئیسلامە من یەک شتێک پێ بڵێم کاکشێ بڕوا بکە بەو ئەزمونەی خۆم یعنی زەلام بووە هەتا سەری ئەسقەت دژمنێتی برابچووکی کردو ئێستا هەتایی لەوانەیە ڕۆژێ بێ لە ڕۆژان تۆ بیتە سەر بەرنامەکەی من بەم نێو کە ئەو بەرنمەیەکی پۆخڵی پیسی بێکەڵکێ بووە وتم کاکە ئەوەی شەڵاقەت ئەوە ڕوونادا بەڵام سوپاس بۆ خۆ ئەو هاتوۆتە سەر بەمعامەلی جوان من یەک شت بۆ بجەرمەوە لە برابچووکت برادێکە بوو گۆشتی بەرازی خوارد معلوماتیاندا بوو پێم ئەم گۆشتی بارزەڵ منیش زۆر هاتوو چۆم دەکرد و سەردانەکە ڕۆژێک حاجێک لەو بەتەمەنە خۆ عەفوی کە ئێستا نەماوە مامۆستاییان شتێکە پێ بڵم پێ گران نەبێت گوندێک لە پشتەوە نۆژەکە تووشێکی بۆ لا فڵانکەس بەراز خۆرە ناترسی لەوەی ڕۆژێ گۆشتی بەرازێ باتیەوە من گۆشتی مەڕ ناخۆم جا گۆشتی بەراز بۆخۆم من گۆشتە ناخۆم ئەمە دوو وتم براکە من ئیشم بەوە
ئیشم بەوە وتی کوڕە ئیشی چی پێێتی ئەو خوا ناناسێتم کاکە ئەمانەیە فێری خوا ناسینیکە سپاس بۆخوا ئێستا ئەو براییکێکە لەو بڕاکە چون بۆ بالە ئەچون بۆ بالە ئەوی بەدزیەوە چون باخوا نەزانانی عیاذ بالله خوای پەناگرمەتەوە ئەی بۆی با هەڵ نەکە تێکی ئێستا یەکێکە لەو کەسانی کە هەموو ڕۆژ لە بەردەم مزگەوتەکە سێ لە مامۆستاجان نیۆڕۆچینە بۆ ماڵیەمە باشە یەکی نمونەیەکی کە بۆ بێنەوە کە من قوتابیەکی سەرەتایی ئەو میحرابەی پێغەمبەرم باشە قوتابیەکی سەرەتایی ئەو میحرابەی پێغەمبەر سەڵسەم ئەم برا بچووکەیتەوە برادەرێک ها بۆ لام وتی ئاگار لە فڵان کەس بێت تۆزێک خراپە بەرامبەرتون چۆن وتی توێتی سەگ ببینم ئەلاوشیان نەبینم ئاخر ڕاست ناکاوتی چی ڕاست ناکەوتم ئەو قسە بەدڵ نەیوتۆتی دەخۆتۆ چی بەدڵ نەیوتۆ وتم کاکە گوێرە بێتی ئەوتم گوڵەکەی من ئەگەر ئەو پیاوە درۆ نەکات بە قەر سەگی ڕێز لە من بگرە من مەمنونی تی بۆچی وتم کابرا سەگەکەی خات سەرشانی خاتە باوشی عابەکەی خاتە پێشی مۆنیکاکەی ملی دەرێنێ سەگەکە تێگەی بۆ ئارەزوی خۆی نەکە تێگەی وتم من مەمنونیم ئەگە درۆ نەکات لە قسەکە بە قەر سەگی ڕێزم لێ بگرێ بڕاو کە ئێستەیەکێکە لە ڕەفیقە زۆر خۆشەویستەکانم ئەلی مزگەوتە الحەمدولیلا ئەڵێ ئەگەر بچم بۆ کەرکووی ماسی چەمچەوان بۆ توێنێنم خۆم بە خەسارمەدە ئێگەر بووم تا ئەو من بە سەگ نامنجەوە بە بەراز نازانم نا خراپترە بێ بەعکسەوە ئەمانە زۆر پێویستیان بە ئێمە بە حساب دکتۆرین دکتۆر نەخۆشە چێ وڵای جارێ جنێوی پیا جارێ قسەی پێڵێ جارێ شتی خراپ دەڵێ لەم حاڵە کاتانە ئەم دکتۆرە خۆ ناچێ بە معاملەی ناشرین نەگاکە لەبەرەوە کەمە ئێمە خوا ئەو شەرەفەی یاوینەتێ کە کردوینی بە خزمەتکاری میحرابی پێغەمبەر ئەبێ تەداوی برینەکان بکەین بەعکسەوە بە پێچوانەوە برینەکە بچین ئیسپرتۆی پیاکەین ئەوەن کە ئازاری تعقیمەکەین تعقیم کاکشێک یەک ملاحەزە لەسەر ئەو قسەی جەناب و حەدیثە گێڕا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە غەزایەکە لە غەزایەکە یەکێک لە بەری بێبڕاکانە هاواری کردبەوە بەری ئیماندار فەرمی یا ڕەسوڵ من لەگەڵ ئێوەم ڕەفیقەکانی خۆی کوشتیان پێغەمبەر فەرمی سوبحان الله عەجیب من دێ لە پیاوێک سوزدەیەکی بۆ خوا نەبردو لە بەهەشتیشایە یا ڕەسوڵ فەرمی ئەوە لێو هاواری کە مەجال نەبوو بێ بۆ لا ئێمە لەگەڵ ئێمە خوا حسابی بۆکە ئینشەڵڵا جێگەی بەهەشتە لەبەرەوە دائیمەن جارێ بەهەشت بەدەست من و تۆ نییە بەخوا بەدەست پێغەمبەرانیش نییە پێغەمبەرانیش تکاکەن ڕجاکەن ئیتر خوای گیان ئەگەر ڕجاکەی قبول کرد ئەوە فەنیعمە ئەگەر نەشیکە خۆ دەسەڵاتیان نیە جا لەبەرەوە لەو حاڵە کاتە ئێمە نابێ بەعکسەوە ئێمە وەکو ئەبوبەکری سیدیق کە پەروەردەی مەدرسەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم ئەبوبەکری فەرمووی چی ها دوعاکەی مامۆستا دەیفەرموو خوایە ئومەتی پێغەمبەر مەخە جەهەنەمەوە ئەگەر خستیشن لەشی من ئەوە نەگەورەکە پڕ بە پڕی جەهەنەم بێ بۆی ڕێگەیەکی تر نەبێ بچێتە جەهەنەم لەبەر ئێمە قەت حەز ناکەین خەڵک بچێ بۆ جەهەنەم حەزەکەین خەڵک بچێ بۆ باشش ئێمە هۆکار بین بۆ ئەوەی خەڵک بلێرین بۆ بەهەشت نەبینێرین بۆ جەهەنەم ماوەسا هەر ئەو حەزەتی ئەبوبەکری جەنابە باس ئایا خەڵک لە سیرەیە ئەمەی زۆر زانیوە زۆر نیزانی وەچکە ئەبوبەکر ئەوەی باس نەکردووە لای سەحابە ئەوەنە کوڕەکەی خۆی نشکاندووە لە کاتێک عەبدوڕەحمانی کوڕی لە جەنگی بەدرا دژی موسڵمانەکان شەڕی کردو مشرک بووە باوکی هەتا نزیکی مردنی کافر بوو مسلمان نەبووە بۆچی حەزرەتی ئەبوبەکرێک کە لە پاڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە نەزەمی باوکی و کوڕەکەی نەکردو تا ئێمە لە سیرا بیبیستین زۆر بە دەگمەن هەسی پێەکەین لەبەرەوە ئەم یعنی دەفعکردنەی خەڵک بەوەی کە تۆ حقت بڵاوکەیتەوە بە ناوی دینەوە ڕق بڵاوکەیتەوە جوێن بڵاوکەیتەوە خەڵک پەشیمانکەیتەوە لە دین ئەبی بە یارمەتی دەری شەیطان لەوەی کە خەڵک واز لە دین بێنێ یا لەسەر بێدینەکەی بەردەوام بێت ماوەسا ئەم دڵپاکی ئەسڵە لە ئیسلامە ئەم سادەیی نییە بڵێ پێغەمبەر فەرمێ جوێن بە شەیطانیش مێ الله جوانە ولا تسبوا الشيطان جوێن بە شەیطان مێ ئەی پەنا بگرن بەخوا لە شەیطان خۆتان پارێزێ لە شەیطان ئێمە سیبا موسلیم فسوقون وقتال كفر سیرم پێ دێ کابرا خۆی بە مسڵمان ئەزە جوێن نەدا ئاخر تۆ مسڵمانی چۆرە بێت جوێن بێ مسڵمان چۆرە بێت جوێن مسڵمان چۆرە بێت وشەی ناژی ولا تنابزوا بالألقاب حتى فەرمووی وشەی ناشرین مەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە سەحابەکەی فەرمووی چی فەرمووی بیلال وەرە دایک ڕەشبانگێکمان بۆ فەرمووی هێشتا ئەموری جاهیلیەتی تایە ئەمە ئەموری جاهیلیەتە هی ئیسلام نییە لەبەرەوە ئێمە من ئەمەوێ لەو خوایم داوایە خوا ئەو شەرەفەم باتی ئەو مەدالیا وەرگم کە پێغەمبەر فەرمووی من يهديك الله رجلا خير من الدنيا وما فيها من يهديك الله رجلا خير من الحمر النعم بقر حشتريكي تشرمشو خير اخوا او خير بولو اگر بهوي تو اخوا هدايتي يك شخص باشا اي اگر خوانا خواسته بهوي ملهو شهر يكي للدين مرتد بو يكي للدين تورا يكي للدين رايك اما قلت کاتە ئێمە من بەمە گوناحبارە ئەگەر بەهۆی منەوەی چێ بچێتە جەهەنمەوە نا با بەهۆی منەوە خەڵک بچێ بۆ بەهەشت با ئێمە ئەداتی خێر پێم قسەیرە ینی زۆر جار ئێمە ئەم قسەیمان کردوڵی خەڵک نەقلیاتی داناوە بە ئەرزوی خۆی خەڵکەکە بە باشتە خەڵکە ئەوە ئیشی من و تۆ نییە ئەوە ئیشی ڕەب العالەمینە ئەم تەسەڕەفەی نییە بەدەست کەس بەدەست خۆیەتی زۆر کەسیشمان بینیوە حافظ قورئان بووە زۆر دیندار بووە
قسەی زۆر زلی کردو ئێستا ملحیدە وای جوان ینی تۆ عاقبت نوسم نافەرمێت جاری وایە کەسێک ئێوارە کاتەوە مسلمانە بەیانی کاتەوە کەواتە ئێمە کەی ئەهلی ئەوەینەوە نەشانازی بکەین بە ئیمانداری خۆمانەوە بە ئەمە نەفسە ئەمە هەوا ئارزووی نەفسەوە ئەکال خەڵ ئەمە نەبوونی پەروەردەیە مامۆستا ئەم حاڵەتە ئەم موجە لە جۆری دینداری دروست کردو کە بەڕاستی خەڵک بەرەو کافرێتی و بەرەو بێدینی و بەرەو ئیلحاد بنێریت و خۆت بە ئاعلا عیلین حسێب بکەیت و لە کاتێکا خۆت خوا ئەزانێ دڵی تۆ چیتە خوا ئەزانێ بەرەو کی ئەڕۆ فەرمودەی پێغەمبەرە هەتا ئەمە من جارێک لە مۆعیزەیەکا خوێنەوە کابرا قسەیەکی زۆر خۆشی وتم پێغەمبەر سەڵسەڵام فەرمێ لە ڕۆژی قیامەت بڵێ خوا نەخواستە خوام نەخاتە جەهەنەم باشە کە خوا زوڵم لە کەس ناکە خوام نەخاتە جەهەنەم کە ئەم خاتە جەهەنەم ئەو برایانی کە ئیسیفادەیان لە برا بچووکەن یا ڕەب العالەمین خۆ تۆ زوڵم ناکەی مەلاوشیار دینی بە ئێمە نانفەرمێ مەلاوشیار بەرنامەی بێمە خوا گیانە فەرمێ با پێتان بڵێم مەلاوشیار ئەوەی بە ئێوەی بیکن خۆی نەیەکرد ئەوەی بە ئێوە مەیکەن خۆی کرد ئەوە خۆی چۆ جەرم ئێوە چوونە باشت ئەمەیەک دوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە کۆمەڵێک کەسە زمانیان دەمیان درێژ بێت تا سەر ناوچیان فەرمی ئەمان کێ فەرمی ئەمانە ئەو ئەهلی عیلمن کە عیلمیان پێیە و علمەکە بە خەڵک ناڵێن یا بە خەڵکی شەڵێن خۆیان نایکەن یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله ان تقولوا ما لا تفعلون امانه جاحتا كبريتي خوزگا كومالك ما بين زماني لو ما له ناس ما يدير بابو سنوات يا بو طمع دنيا بكارير دينك كاسفي فيوكا بيجي انت من ناس مسير زور سير يعني اشتكم بلا السيره يعني بالراب كاس جاي عالم رجعنا او هني امريكا رئيس امريكا ترامب وتي مصملين يا ما تشوفوا افطاري لقى مسلمانك والله قد الدنيا دون في خرش دي خو هدايتي بي باش خو اگر هدايتي بو يما زور باشتر لو باين بي اما يك دو او وتي كرسي حكم غير ام هاو رقص بازي مش انا نعلم ايكا همشتي كي جوانا اگر اهم من نمونيكي زور زندو زقت بو بين موكا بيغمر صلى الله عليه وسلم أبا هريرة رضا ورحمة الله لرسول الصحابي خوشي شو خدمة بيغمر أبوه أبا هريرة رضا ورحمة الله لسلبي أفرمي كابراك هابو لم تيتو ليراتشي كتم باسواني أم مغزنم تيما يتشي وتيما بيت المال وخوارني مسلماناني تيا وتي أي باشا اشتياك تيا من بو فقير لم تنتي من فقيرم بو اشتياك من أنتي ناتوانم أما أنت آخر تو خوكسا كبدم خوتو تولي بو فقيركم يا مني فقيرم جيانم نية يعني متيكم بدوتي بالا باشا تو زيكي دايو قناعتي بقروي دو أي هاتو وتي المال ئیشەکە زۆر باش بوو بەس پێویستەکە تۆزێکی مابوو تۆزی کەم بیتێ بۆ یارمەتی بم تۆزیکەی دا ڕۆی دیسان هاتەوە بەخوا ئەم ماستە بێمونی تۆ شێکە لە جۆسەرا ئەم جارە حتا نەت بەمەدات پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرن نادە دەستی گرت بیبا بۆ پێوتی بەرمدا تیا وتی شتێکت فێرەکەم بۆ دنیا و قیامەتی خێریە بێتی چیم فێرەکەی وتی ئاەتەل کورسیت فێرەکەم ئەم ئاەتەل کورسی بیخەن لە دنیا خوا محافەزەت دەکات لە هەموو ناڕەحەتی ناخۆشی ئینشەڵڵا پارێزێ لە قیامەتیشا خوا لەسەر خوێندنەکەی پاداش دەداتەوە کە ئەوەی پێ وتی دەبڕۆ دوورکەوت کە هەبوو لا پێغەمبەر زەردەخەنەیەکی کە قوربانی ئەو لێو جوانانەی بوو کە زەردەخەنەکەی فەرمی شتێکی باشی پێوتی هەرچەند خۆی شەیتان بوو شتێکی باشی بێجار خۆی کاتێ مشتی خراپ لە جوولەکە و لە گەور و لە هەموو گینەکان وەرەگری چاک پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای نەکردووە لەبەر صفەتی زۆر جوان کە لەم دوو کەسا هەبووە جوان کە خوا هیدایەتی یا ئەبوو جەهل کە عەمری کوڕی هیشامە یاخود عومەری کوڕی خەتابە خوای گەورە عومەری خەتاب کەواتە ئەبوو جەهلیش صفەتی تیا بووە کە چەند دوعای کردووە کاکە نانیاو بەخەڵ سەر بڕۆ خانوەکەی و شەشەمی خانوەکەی پێغەمبەر گەورەیە ئەساسا بە هەزاران کەس ماڵەکان نانی خواردووە خەڵکی استفادەی لێکەوە لەدانێ سەدان سڵحی کرد بێ خۆ ئێمە هەموو شتێکی جوانی خەڵکە خینە سەر چاوان و سەر سەرمان ئێمە جاری گیرمان خوارد بە شۆشخانەکەی مزگەوتەوە بڕوا بکەم من کابرا مەسیحێ دراوسێمە لە ساڵی هەشتاکانەوە باشە لە هەشتاکان وەڵڵاهی بەقە نینۆکێ دڵم دێنێشە ئەڵێ من بەلای تو بڕم نابێ هۆڕێ بۆ لێم ئەی ئەڵێ بێم هەردوو دەستی ماچ کرد باشە ئەو ئەخلاق بەر ئێدە من زلامی وا هەیە لە مزگەوتەکە سەلام لێ ناکە پەلامارەدا قسە پێڵە ئێکاکە بۆ قسەم پێڵێ بە قورئان یا سەلامی لێ کرۆ بە قورئان جواب نادات دەستمان بۆ بردۆ دەستی تۆقەی لەگەڵ تۆقەی لەگەڵ ناکە ئەیجە باشە ئەمە من چی لەمە بکەم ئەمە پەروەردەیەکی تەندروست نییە ئەمە دوورە لە سیرەتی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوە من بە قەناعەتی من ئێمە من ئەوە مەقسەدم خۆمە بە تایبەتی ڕۆکەمە خۆم ئینشەڵڵا حورمەتم هەیە بۆ هەموو کەسێک بەڵام من ئەڵێم ئێمە مقەسیرین بەرامبەر بە خەڵک چونکە خەڵکی ئێمە مامۆستاکیان زۆر بەڕێزە زۆر حرمەت لە دینەکرێن زۆر حرمەت لە ئیسلامەکرێن مامۆستا شێفای تۆ ملاحەزەت کردووە یعنی پێغەمبەران ئێمە حەدمان هەیە بۆ خۆڵیژێت پێی پێغەمبەر دانیان شکان سریان شکان کەچی دوعای بۆ الله بەغفر لقوم فإنهم لا يعلمون بۆ تائف چیە لێ من مامۆستایەکی بەڕێزم تو مامۆستاوتیاتم من ئاگام لێ
تۆ چیتە گوندێک 6 حیوانێ بۆ سەربراو بۆ خۆت و بە جەماعەتەکە وتم لە باتی ئەوەی کە بڵێ خوا ئەم قەومە لە ناوبرم لە خوا هیدایەتی ئەم قەومە بێ خوا ئیسلاحی ئەم قەومە تۆ لە باتی بەدباران گۆشتباران کراوی گۆشتباران کراوی کاکە ئەجا ئەم مەلاوشیارە یعنی ئەم بەم شەرمەزاریە بەم هەموو کەم و کوڕێ بەم هەموو نەقسانیە کابراڵێ بەڕیشی تۆ لە پێش تۆ ناکەم باشە چوومەتە سەر بەڕێی سەدان پیاوی بە حرمەتێک و جەنابی کێشە بۆ کۆمەڵاتی دەچینە ناوبڕۆ لەبەر شار و شەوکەتی خۆمە لەبەر عەشرەتەکەمە لەبەر جوانیەکەمە لەبەر پارەکەم نا لەبەر خاتی خوا لەبەر ڕەب العالەمین هەتا پیاوێک زۆر جارم قسەم گیرا و کچەکەی تۆرا بوو من چوون بۆ لای بیبیێن من کابراایکی ڕێز عەشرەت و ئەمانەش دەوڵەمەند چوو بوو بۆ لای نەیدا بۆ پێی دوای من چوم دەچینە نابڕۆمە خوا دەزنێ بەڕیەوە دایەوە پێمان دوای پیان وتیان باشە تۆ ئەو فڵان کەسەوتی ئەو پیاوە کە هاتووە گە بمان پێی بە شەق لێ بسەن بەڵام کەیاومەتەوە بە مەلاوشە لەبەر خاتی خوای باو باپیری ئێمە تربێتیان ئەوە جوانوتێتی خوا نەخوازەگە پێش مەلایەکی تەلاق دەکەی ئێ باشە مەلا تۆ چی لەبەر حرمەتی پێغەمبەر لەبەر حرمەتی میحرابەکەی پێغەمبەر لەبەر حرمەتی قورئانەکەی لەبەر عەزیزەکەم لەبەرەوە بیعین بەڕاستی ئێمە من خۆم وەکو خۆم زۆر بە قەرزاری میلەتێک خۆمەزانم چون پێغەمبەران سەڵات وسلام بە معجزاتیشەوە مامۆستا قەنەعەتیان پێ نەکردووە وعەزەزنا بیساریسین سێ پێغەمبەری بۆ ناردوون هێشتا قەنەعەتی نەکردووە منێکی داماو بەم زانیاریە کەمە بە چوومەتە گونجی جافرانی 12 کەس نوێژی تیا کرد ئێستا بە فەزلی خوا بە من بەم نەزانی و نەفامێ ئێگەر ئێکێکی شارەزاتر و دیبلۆماتر و خوێنەوارتر بووە لەوانێ هەر تاکیتیان هێشتا هەمووی موسڵمان کرد وانە لەبەرەوە بەڕاستی ئێمە قەرزاری میلەتەکەی خۆ ئینجا دائیمەن تکا ئەەکەم بە ئێمە ڕەشبین نەبی دائیمە گەشبین بین دائما ئومێدمان هەبێ کە ینی داوا بکەین لەو خواگیانە خۆی مقلیب القلوب خۆی مصرف القلوب و پێغەمبەر صلی الله علیه و چۆن دوعای بۆ ئەو جەل کرد ئێمە دوعای یعنی من ئێستا کابراایەک ملحیدە من دوعای بکەم خوا هیدایەتی بەڕێم پێی خۆش بێ بەڵام بڵێم خوای لە ناوی بەری پێ بڕواکە بەم دوو چاوی خۆم لە حرەما بینیم برایەک داعیە خوای گەورە عاقبەتی خێرکا لەگەڵمە لە ناوی نابوو دوعای لەم ڕێکخراوەی خۆمان خوای لە ناویان بەری خوای باشە من ذکری تافە ئێ باشە تۆم قسەیەکی هەم والله ئەمە دین نییە ئەمە نەفسە ئەمە شەیطان هاتەیە ئەمە هیچ ڕەبتی بە دینۆ نییە ئەگەر ئەزایی ئەمە تۆ بتەوە نەتەوێت کاکە ئێستا چی ڕێکخراوی لەمە هەموو هەر کەس و جەماوەریکی خۆی هەیە من ڕۆژێ لەگەڵ کۆمەڵە خزمەت مامۆستا بووین 50-60 مامۆستا بووین برایەکی بەڕێز داوەتی کردوین ئەمە مۆساکان دیاری کرد کۆمەڵە قسەکە دواییان بەخوا تۆ هەر هینتە قسەیەکی پێوتم وەڵی یەک من حەدم نییە ئێوە مامۆستای من قسەکەم بەڵام یەک کەلیمەم هەیە تو ئەو خوای باسەر لە خەڵک نەشێوێنی با هەر یەکێ لەسەر ئێمە لەسەر مینبەرەکە نەبێ بە مفتی و فتوا بە فتوا ئیشی ئێمە نییە من مفتی نیم من ڕێنمایی یەکەم ئاهلی فتوا بێ خۆی ئاهلی بێ ئەمە یەک دوو وتیان کابرا عیم دەستی بە ئاگانتی وا دەست بە ئەمەگەتی وە قیبلێ وتی ئەوەی کردیەوە قودوسە وتی ئەوەی کردەوە خۆرهەڵاتە وتی ئەوش عیم لێ بە چوارتوری خۆی هەڵیاتی خواستە لەو شێر کەسەری لێشێوانە باشە یعنی کاکە بۆ ئێمە سەر لە خەڵک بشێوێنی ئەنجا دوای ئەوە من سیرم پێ لەسەر میبەر شەڕەدەنوو بکەین لەسەر شاشەی تەلەڤیزیۆن شەڕەدەنووکەی کە بە معلوماتی جەنابم دروست نییە بە دوو کەو بەشەڕ بین دروست نییە دوو سابێن بەشەڕ بین دروست نییە دوو کەڵەشێر بەشەڕ بین ئەی چ جای ئەو دروستە دوو ئادەمی تا شەڕ کات ماوەستا شتێکی فەرمودێکی پێغەمبەر عەزت کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قورئان مهمتر هەیە کەلامی خوایە من قورئان ئەخوێنم جەنابی شەڕی مامۆستای جان زەحمە نەبێ ئەو ئاەتە بەغەڵەت ئەخوێنم ئینشەڵا کاک شێفاتی وایە مامۆستای جان دڵنیا بە ئەو ئاەتە تۆ بەغەڵەتەی خوێنی باشە پێغەمبەرگیان فەر کاک شێفاتی مەلاهوشیار ئینکارە و کە لە ڕقا گوێ لێ ناگرێ و قەناعەتیش ناکە مژدەی بەهەشت بۆ تۆ وازی لێ بێنە یعنی قورئانەکە داخە بۆچی وەی دڵەکانمان لێک نەخوێنێ دوای ڕەمەزان هەیە خەڵک سار دەبێتەوە لە عیبادەت و لە نوێژ و لە جەماعەت و لە ئەم شتانە ئایا ئێمە هەر بۆ ڕەمەزان خواپەرستی بکەین دوای ڕەمەزانی شەبێت نەوەڵڵا ئەبێ دوای ڕەمەزانیش هەر خواپەرستی بکەیت و ئیسێ لەخوا بەزیا من بە ڕۆژوم هیچ شەشەڵان و لەخوا بەزیا بێ ئەجا ئینسان چۆنە بێ ئیتر هەر لە ڕەمەزان بە دواوە ئینکا ئەبێ کۆڵی لێبا ئەبێ هەر بەردەوام بی لەسەر دین شتێکی نییە کە ئینسان لێ نەبێ دینداری لای کاک حاجی چییە دینداری کامەیە دینداری ئەوەیە کەیتر تێکۆشتی مسلمانێکی سەرڕاستەقی نەبی لە نوێژ و لە دیانەت و لە حرامخۆر نەبیت و ڕێک و پێک بیت و دڵی خەڵک نەیەشێنێت و دڵی خەڵک عازیز نەکەیت و ئەمە ئەوانە دینداری تر خۆ دینداری شەرت هەرەوە نێت تۆ نوێژکەیت و بڕۆی نوێژکەیت و یان ڕۆژ و گریت و یان چێ سەرفی پێشەوە ئەبێ ڕێک و پێک بیت ئینسان نەبێ پیاوێکی مسلمان زوان پاک بیت خەڵک بە مسلمانێکی ڕێک و پێک بزانێت بزانێت خەڵک لە دەستە ئەمین بێ
ئەوە مسلمانەتیە. ئەو نمونە جوانانە بینیوە لەوە پێشکەشتی ینی پیاوێکی حاجێکی زۆر مسلمان مەلایەکی زۆر چاک خواناس عالمێکی باش ینی ئەو نمونانت بینیوە پێشتر. بەڵێ هەیە چۆن نییە هەیە مسلمانێکی زۆر چاکەوە بینیومە و زۆر ڕێک و پێکە بینیومە بە چاوی خۆشم بینیومە. پیرانیەوە چۆن بوون؟ باو باپیرانی ئێمە وڵی چۆن چاک بوون وەگەوان دەرناچین بەزی تر وڵی ئەوان زۆر تێکۆشان زۆر لە دینە بەخۆ هەروەڵا زۆر تێکۆشان زۆر من مناڵ بووان دیانەتیان بە زۆر بەقەوەت دایما حینە سەعاتی بوو نە هیچی بوو تەمەشا ڕۆژەکە ئیزانی سەعات چەندەیە ئیزانی نوێژی نیوەڕۆژەکەیە ئیزانی نوێژی عەسرەکەیە پیریش بوو ئەرەوەڵا ینی ئیشی یەکەمی نوێژ و عیبادەتەکەی ئەیزانی سەعات چەند نە سەعاتی پێ بوو نە هیچی پێ بوو تەمەشای ڕۆژێک کرد ئەیزانیە چوو بۆ نوێژەکەی نیوەڕۆی من مناڵ بوو تو بۆ کوێتی جەمجە بەچن نوێژەکەم کەم جا وەختت پێ دەڵێ ئاوا هەیە بەس مانگی ڕەمەزان نوێژ و گەرم و گوڕێ عیبادەت و ئەمانەی هەیە دوای مانگی ڕەمەزان سەر دەبێت و تااقەتی نامێنێ ئایا شتێکی باشە؟ نە ئەشەوبیلا قەت باش نییە و قەت بە مسلمانیشی نازانم هەش کەسێ جا لە دوای ڕەمەزان ئەگەر مسلمان نەبێتە مسلمانی چییە؟ مسلمان ئەوەیە کە حیتر هەتا ئەو ڕۆژەی ئەو خۆیان ڕۆحی لێوەرەگرێتەوە کە خۆی داوێتی پێی مسلمان بێت خواپەرست بێ عابید بێ عەبدێکی ساڵح بێت. نمونەی جوانت لایە کە خەڵکێک زۆر دیندارەکەی بە قوت بوو ئەخلاقی جوان بووە معاملەی لەگەڵ خەڵکا باش بووە ینی بەڕاستی دیندار بووە. ئەیوایە ئینسانی دیندار ئەبێ جارێ خەڵک لە خۆی ڕازی کە ئەجا خوای گەورە خۆی لێ ڕازیە بێت خوای گەورە سێری دڵەکات سێری هەڵسوو کەوتەوە ناکە ئێستا خوای گەورە ئازانێکی لە دڵمایە سێری دڵمەکە ئەو ناخەمە خوێنێتەوە کەلیمە لە دەمێتە دەرەوە ناخمە خوێنێتەوە چونکم لە پەنای گوۆمە ئەوەتە مسلمانە بێ ئاوا بێ ئەگەر خوای هیدایەتمان بە ئەگەر تۆ بینیوتە کەسێک ئیشێکی باشەی کردبێ خوا هێناوێتی و ڕێگەی ئارە وەڵا بە هەزارە کەس خەڵکانێکگەن بۆ خوا سوڵحاون عەبدی خوان بەڕاستی ئەمە نەخوا ڕژێ بە سەریان نازانێت لە تاوە چی بکات خەڵکی زۆرە خێرەکە لە پێناوی خوایە تۆ لە پێناوی خوا ئیشکە دڵنیابە ئەو خوای گەورەی دووقاتت دەیاتەوە دڵنیابە لەو مامۆستا من حەزەکەم یەک نمونە بێنمەوە و جەنابەت تعلیقێکی لەسەر بن زانایەکی ڕەبانی قیامەتی شێخێکی مڕەبی زۆر گەورەی وڵاتی شام 100 ساڵ پێش ئێستا کە دەوڵەتی عوسمانی مابوو کە شێخ حەسەن الحوسەینیە کە زۆر بەشهورە بەڕاستی یعنی تەسەوڕ کە مامۆستا ئەفەرمێ لە مەجلیسیا کەس نەیتوانیوە غیبەت بکات سبحان الله چونکە زانیویانە کە چەند ناڕەحەتە یعنی قبولی ناکا بە هیچ جۆرێ ئەفەرمێ جارێکیان بە حەیاتی نەچۆتە بەردەم سوڵتان و دەسەڵاتدارەکان کە عوسمانیش بوون و بە حساب یعنی مسلمان و دیندار و بخواناز بوون لە شامە ئەڵێ بەیانیەکیان لەگەڵ فەقیەکانی و لەگەڵ کۆمەڵی مامۆسا ئەچێ بۆ مزگەوت بۆ دەرسی مزگەوت ژنێکی مەسیحیە ئاوا چاکی کەواکەی ڕاکێشی ئەڵێ مامۆساگیان یەک کوڕم هەیە ئەمەش نەمەسیحیەکە یەک کوڕم هەیە کوڕەکەشم دەوڵەت گرتوێتی ئیعدامیەکەن لەسەرەوەی کە ڕای کردو یاخود عسکەری نەکردو یا شتێ لەو بابەتە تکار لێ ئەەکەم ڕجایە بۆ ئەو کوڕم کە تاقانەیە هەر ئەو کوڕێشم هەیە فەقیر و داماوە ئەڵێ بە حەیاتی نەچوو بۆ دەرگای سوڵتانی عوسمانی لەو شارەیە بە هیچ جۆرێ کە ڕۆشت ئەڵێ کەوتیان سوڵتان بە سوڵتان وتیان شێخ هاتووە ئەڵێ لە خۆشییانە بە پێی پەتی ڕای کردە خوارەوە لە قەسرە کۆشکەکەی باوەشی پیا کرد وتی قوربان وتی بۆ یەک شاتوون وتی تۆ قەت داوات نەبووە لە ئێمە قەت پارێکی لێوەرنەگرت چکە خۆی بنەماڵەکەیان باوکی دەوڵەمەند بووە قەت پارە و سەرفیترە و زەکاتیشی وەرنەگرتووە ئەفەرمێ فەرمووی پێی فەرمووی بۆچی هاتووی وتی ئەو کوڕە بەربەن وتی وڵی ئەو لە دەستی منایە لە دەستی ئاستانایە لە دەستی ئەستەمبوڵایە کە ئەو کاتە خلافە لەوێ بووە ئەبێ من بڕقێ بکەم بۆ ئەوێ بزانم کە ئەگا بە سوڵتانی عوسمانی کە سوڵتان حەمیدی دووهەم بۆ ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەگاتە دەستی ئەو ئەڵێ شێخ خۆی ئەمەی داوا کردو ناسیویانە ئەڵێ هەرچی سجن هەیە لە سووریا بەری بەر نەکەوە ئەو حرمەتە مامۆسا کە بۆ منا بۆ ژنێکی مەسیحی کە کوڕێکی گیراوە لە برەوە ئەم شێخە مامۆسا پارەی ناردووە ئێوارەی جەژن بۆ شوێنێک کە ماڵی خراپەکاری بۆ ئافرەتی خراپەکاری تیا بووە پارەی بۆ ناردوو تێتی بە
بە یەکێک لە مامۆساکانەڵە کە یام لە دەرگا خەڵک سەیرێک لە جا دەکات چۆن مامۆساچێ بۆ شوێنەکە شوێنی ئافرەتی خراپەکان ئەوە هەبوو لە سووریا ئەڵێ کە چوە ژوورەوانیش گاڵتیان پێکوتیان مامۆسا تۆش هاتی بۆ ئەو بەزم و ڕەزان ئەڵێ وتی دانیشم من شێخ نردوو کەوتی شێخ هەمویان بێدەن خۆیان داپۆشی فەرمووی هەدی بۆ نردوون جژنانی بۆ نردوون جژنانی بۆ ئێمە نردووە وتی بەڵێ خراپەکار مامۆسا وتی بەس یەک داوای دەتان هەیە کەوتێتی کە بەشکۆم ئێوارەی جژنە و شەوی جژنە دوعای خێر بۆ شێخ بکەن تی دوعام بۆ بکەن تی داوای دوعای لە ئێمە کردیان بڵێ ئەڵێ ئەو ڕۆژە هەموو ئافرەتەکان هاتن تەوبەیان کرد و دەرگا داخلەکە ئیسش نەکراوە ئەمانە مامۆسا مڕەبی هەڵوێستن ئەمانە ئەخلاق بەرزن ئەمانە ئەتوان پەروەردەی کۆمەلگا کاک شەفاعەت دوو نمونەت بۆ بێن شاه حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر لە کابرای غیبەتێک جوێی پێدا ئەمیش یا خۆرمای بۆ ناری خواردنی بۆدا ئەڵێ قەدەری خوا ئەگەر ڕۆژێک پێی غیبەتی دەکە جوێنی پێ هیچی بۆ نانا ئەڵێ وتی وەڵای ئەم شعاسەرەی ئاهینی هەڵوێستی بەعکسی ئومەتی پێغەمبەر جنێوی پێی بۆ دەنێرێ بیدای بۆ دەوتی باشە با بچین لە خۆی بچی قوربان ئەم کابرای غیبەتە دەکات جوێر بێتی ڕۆڵە ئەو کۆمەڵی چاکەی خۆی هەیە بە من ئێمەش نابێ بێسفەت و سڵە بێ پیاوەتی لەگەڵا بکەمەوە ئەو کۆمەڵی چاکە من ئەمە لە برابچووکە ڕوویا کە قوتابیەکی سەرەتایی ئەمیسام لە مزگەوتە کابرایەک وتی ئەوە من غیبەتی تۆمەکردن گەر نهاتابێ ئەجا بۆ یەکسەر کتوب پڕگەزم ئای خۆ براچی لێ بکەم تۆ خۆ گوناحبار کرد لە خوا بەزیاوێ منیش تۆشی خێر بووم غیبەتە کردوم برا ئەمە شتێکی باشە بووم تۆ پیاوەتی لەگەڵ کردوم بە قوربانە بم وتی ئاخر تۆ بڵێ وتم من ئەوە حاکمی تحقیقی لەشت کۆڵەوە هیچ ئیشم بۆ نییە غیبەتە کردو خوا جەزا بەرە گەردنیشە ئازاری ڕۆژانە من ئەوە هینمە ئەڵم خوایە ئەوەی غیبەت مەکە ئەوەی جوێنم پێ ئەوەی ماڵ مەخوا ئەوەی زەم مەکە یا ڕەبی خوای فی سەبیلا گەردنی ئەو دڵ ئەرە بەخوا هی ئەو بەرنامەی تەسەوفەیە کە ئێمەی پەروەردەکردن فێری تەسکی کرد کاک شێخ یەک شتی کرد بۆ جەڕۆم کوڕێک لەسەرەوەی جەنابدەڵی گیرا بوو کە بزانێت ئێمە چەند قەرزاری لە خەڵکی باوکو دایکی کۆڵیان لێ نادام هەرێ بچی تەکلیفی بۆ بکەی بەشکەم بەری بن بڕوا بکە 57 دانە ڕۆژ لە سیزان باشە بە فەڵی قاوچوومە لە برایەک دەست نەنیە بەڕێوە دەستی نەنا بەڕۆتی بەسەرچاو بەریدا کەچی بڵێ چی پیاوی چۆک و تو پێ توی هەتا ماوی دوعای خێر بۆ مەلاوشیار بکە ئیگە ڕزگارەتی ئێ پیاوی خۆیانە ئێ باشە کاکە پیاوی خۆشیان خۆتم ڕزگار کرد ئەی بێسفەت ئەی سپڵە ئاخر ئینسان چۆنە بێ ئاوا بێ تۆ سەیریکە باشە من تۆ خۆ بە مسلمانە زانی ئەی باشە ئەوە یا برادێکی کە هەر عینش خۆ ئاگای لێ گرفتار کەچی و تویە پیان سوپاسی خوا بکە مەمنونی مەلاوشیار بە کە لەو شوێنە ڕزگاری کەچی بڵێکی باشە هین من مەمنونی خۆم کە خوا ئەوی بۆ مستەخەر کرد جاو بە تعریفێکی جوان خۆی بەرهینە توێتی خوا ئەمی بۆ بێ عەقڵ کردوم تۆ یای سەیریکە ئەمانە نازان فهمیان نییە بۆ قورئان بۆ پەروەردەی ئیدفع باللەتی هی ئەحسەن چاک پیاو چاکان تویان چی وجادلهم باللەتی هی ئەحسەن توێتی دوژمنەکە بە هەنگوین کوژە ئیمان بەنان نافەرمێ مامۆستا ئێمە وەکو داری بەردار وای خەڵک بەردمان پێگرێ بە بەری حەیف حیف ئێمە بەداخەوە لە باتی ئێمەش بەر بگرێت ئێمەش بەردی تێگرێت ئەڵێ ئەو بەردێکم پیام دوانی پیان چۆن ئیستیقامەتمان ئەخیر پرسیارە جەنابەت ئیستیقامەتمان بپارێزین و بتوانین بەردەوام ئەمین تا مردن ئەگەر خوا تەوفیقیات کە تەوفیقی خوا نەبێت کەس ئیستیقامەتی بە یەک لەحظە ناتوانانی ڕکعەتی نوێژ بکەیت دوو نمونە بۆێنەوە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵاو وسەلام پێغەمبەری خوا فەرمی سوێن بەو کەسەی گیانی پێغەمبەری بدەێت یەک مەخلوق نییە لەم سەر ئەزا بە کردوی خۆی بچێتە باش فەرمی ئەی تۆ فەرمی چاوەڕێی ڕەحمی خوا ئەمێ ئیمامی عومەر ئیمام ڕەزا ڕەحمی خوا فەرمی لە غەیبەوە بانگێ بکرێ بڵێ هەموو ئەهلی سەر ئەرز بۆ بەهەشت یەکێ بۆ جەمەلە عومەرە ئەگەر بە پێچوانەوە بانکە بکرێ بڵێ هەمووی بۆ دۆزەخ یەکێ بۆ بەشەڵم عومەرتیان جا باشە ئەمە بۆ بەهەشت تۆفی بۆ جەنمەتۆی ئەمێ مەگەر بۆمان ڕوون بکەیتەوە وتی ئەگەر بەکردەوەی خۆم بێ جەهەنەمی ئەگەر بە ڕەحمی خوا بێ قل يا عبادي الذين اسرفوا على انفسهم لا تقنطوا من رحمة ان شاء الله خوا عمر رحمي خوي بر كعشري مبشر بووە کاک شەفاعەت جەنابەت دەزانی ئەڵێ قایمەی منافقەکان لا عەبدوڵای کوڕی حوزافە بوو چوو بۆ لای بەنێنەوتی تو خواسی قایمەکەم کە بزانینی چیانی ئیمامی عومەر ئێستا من چوار کاتژی کاڵ و نەکڵاو و نەقسانەکەم ئیمامی عومەر کی بڕواکە بیستومە لەو برادەران توێتی لەسەر وشەی بیدعوتیانە ئیمامی عومەر ئەو کەلیمەی فەرمووەکە لە تەراویحە فەرمی بیدعەیەکی جوانمان دەوێتی ئەگەر ئیمامی عومەر وای توێ و گومڕایە پەنا ئەگرم بەخوا جا ئەو ئیمامی عومەر بە گومڕا بزانە مەلاوشار بە کافری کوڕی کافرە زانی لەبەر ئەوە زۆر خەتەرە جا ئێمە دائیمەن یەکەم مەغرور نەبین مەغروریەت زۆر خراپە مەغروریەت زۆر خراپە دوو ئێستا من ناوی خۆم بیستۆتەوە نایژل و دێوێرە ئیتر کاکە من ئەمە خراپە ئەبێ زیاتر ناوچانێ بۆ خواتانێ ئەبێ مەلاوشان تێ بگەی
ئەو حرمەت و ڕێزە هی خۆ نییە هی ئیسلامە پیاوێک بە منیوتی حاجی قاری ناو لێ ڕازی لە گەزرامتی مەلاو شاتمیاوتی خۆزگە تۆزێ جوانی بیدا خەڵگەڵە خۆشیەوی وت ئەم خۆشەویستە هی ئەڵڵا هی من نییە خەڵک لەبەر خوا منی خۆشێک نە من هیچ کابرای عەبدێکی داوە نە ئەوەنە دەوڵە من ئەوەنە کوڕێکی قۆز بن و عەشرەتیشمەیە بەخوا خوا نەبێ کەسم نییە ئەی باشە تۆ کاتە منە بێ مەمنونی ئیسلام بم و ئیستیقامە وەرگم داوا لە خوا بکەم دائیمەن بپارڕێمەوە بەیانی ئێوار بڵێم خوایە استقامة بيتي خوايا بردوام من أم دينا فاستقم كما أمرت فاستقم كما أمرت أما أمري خوايا النتيجة كي آخر تو دزوجك لي ما مسجل نيوجك لآخر تحيات دزوجك وشكا رجك بطالة روجو أجري بيج دقة بيج إيوارا بيج أفريقيا كده سوري مانجانو رجوكي بطالة برايك بسهونة بجوريني كات وزاني باني دا بانينا أو كخاطر رجوكي بطالة حتى من بنيجي خوش ببيو كوريكي من الكار خو جزاي باتو خو عقيبة بخيرك هنا الرجوع عرفة أو رجوع جورا بيروزا بقزام يشوف له هنا كيكربو مكبر كيرو بانيا والله همين رجوكيش كام دوایی مامۆستا ئەو چی وتی وڵا ڕۆژ ماش کانتی بۆچی ژۆشتانشتی ئەی باینیا کۆرە ئەو مناڵن نەکبەتە چۆن لە خۆی باینەوە تێ تێگە ئەتی ئەی وڵا قڕی کردەوە ڕۆژماشکە ومێ دەگەم خالیان قبول کا بەڵام یعنی تۆ ئەمە بەوە کاتە عاقیبە برایەکە خوێنکارێک ئەوسە لە پێنج عەدادی زێنە ڕەجەڕە زەلامە ناسم لە کولیە لە مەرحەلەی سیاوازێنە و معنەی ڕەنجەکەی ڕۆی تێگەی کاتە هەتا سیاسیەکانیش ئەو کەسەی کە سیاسی بێ و یەکبار بێ سەنگەر نەگوێزێتەوە ئەم بەرەوبەر نەکە حرمەتی زیاتر لەو کەسەی کە ئەم بەرەوبەرەکە وانە کەواتە هەموو ئوموریدەها ينو سر دعاء بيغمر اللهم احسن عاقبتنا في الامور كلها وجرنا من خزي الدنيا وعذاب الله خويا لها الخير كان ما بار زور ما بيني بو دنيا برشتي كده محرابك بيغمر زور ما بيني مزرك فريا بو شتيشي كاتي وشتێکی کاتی ئەو کاتیە من برابچووک چەند جار پێوتم کاکە دوو اختیاربەر بەردەستم بڵێن بە زمان تەواریەتەکانی مزگە و پاکەیتەوە یا بۆکەی بەڕوتم بەخوا بە زمان تەواریەتەکان بچوم ئەم حرمەتەی کە من پێم کردۆ بە مزگە و پێ میحرابەکەیە ئەو ئاریکە هەمووی کاتیە هەمووی کاتی و کۆتایی پێدێ باوکی من دکتۆرای نەبوو ماستەری دەبوو خۆش چاکەزای ئەلحەمدوللا ئەو بەخوا ئایان و خەلیفە مەجید سەگی پێی ناوەڕێ باشە بۆ بە عیبادەت يعني إنسان الشيخاني طريقة بشي بيجيشون بعبادة بتقوى واعبد ربك حتى يأتيك اليقين إما بيبر دوامي لسال إما حق ما دوزي وجاء حق وضحك الباطل كتو حق دوزي وجناح فرشتيتي ضرورة هم روجه دعاء عاقبة خيري يمكن تا استقامة ما بردوام بردوام أم دعاء شبه بخيري بيغمر صلى الله عليه وسلم لتحيات أم دعاء اللهم إني أعوذ بك من عذاب القبر من عذاب الجهنم من عذاب النار ومن فتنة المحيا والممات فتنة جيعان بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى أهم شيء هنا تأثيري تكنو برشتي كده أخوة من زور زار أجل الدنيا خوشة قيامت خوشترا بهرس خوشترا أجل الدنيا ناخوشة نهر حتى قيامت ناخوشترا نكن من فتنة المحيا والممات ومن فتنة المسيح الدجال زور كذب أمشي أنا خوي دوران هر بو دنیا با شرمزاری چو ناوز بلدانی میجوه او قیاداری که قیادی عالم که او صدام او حسنی من مبارک او کابرای لیبیا بشار اسد او کابرای هنا بلين قذافیه میجو رحمیان پیناکه با شرمزاری نایان چو میجو چند خوشه اصلا کلاپیایو صلاح الدینی ابرتا چند سال بسر برو یکشتی زور خوش بود جا امز گفتیم ناو بیلالی حبشی برایکی برز وتي ملاوشا أول شيء نصا نصا مزجوتي بلال حوتي أي لا بلال تنبو تديناري كي صرف نكر مو صاحبي مزجو خيني دعوة روجي مو لا شيء دسي ما أحد وأبدينا أمره إما فخري بيوكين كمؤذني بيغمرة خوشيستي خواهيا خوشيستي بيغمرة صلى الله عليه وسلم خوشيستي مسلمانانا هم ما خوش معناه تقول لبروتي باش ما مسجل إما بوتشي الرقمان لا أبو لهب وما مين بيغمره وانيا خوش معناه بو حمزة ما خوشه بو ابن عباس ما خوشه إمام عباس ما خوشه أوان لبروي مسلمان يقولون ما بيغمر دم دوان زمان هي باش أرد أنا ما خوشه لبروي أهل إيمانه أم إيمانه أم محبة دروسك شو بركتي بلال جبرتو كوتو ولا محرابة والله ضلنيها خجالتي كنتين يعني من أما نخون بخجالة دزعم من بخجالة دزعم لا خواش ولا خوكيش
لا خەڵکی چکم خەڵک لەبەر دینە ڕێز لە منەگرێ أنا بخوار. خەڵک لەبەر دینە حرمەت لە منەگرێ بڕوا بکە مامۆسای بەڕێز یعنی من وەکو عەرزم کرد ئێستا پێشەوەی جەنابە بێ قوشکێ تەلەفۆنی بۆ کەمتی کوڕێک داوا مەکە ئەڵێن چۆ لە باوکم نایالێ وتی وتیانە بە مەلاوشا بڵێ مەلاوشا تۆ چیت کە خەڵک بەڕوتەوە لەبەر خوایە لە تۆ ناترسێ هیچ ئیشێکی بە تۆ نیە هیچ منەتێکی بە تۆ نیە تێگەی کەواتە ئەبێ من زیاتر شەرمەزاری داخوا بم زیاتر ئیستیقامە وەرگرم زیاتر سوژە بۆ خوا بەرم نەک مەغڕور بووم لە خۆم باای بووم و ناوی خۆم بەستەوە ناوی زل و دەیوێران ئیتر ماڵێنە ئیشەڵڵا ئێمە داواکەین لەو خوای هەموو کاتێ پاڕێ لە دوعاکان ماڵی خوایە عاقبەت بەخێر بین اللهم آمين يا رب. خوایە ڕوڕەشی دیوانی توانە بین خوایە شەرمەزاری دیوانی تۆ ئێستا من ئەلەم جمعەی ڕابردوودا بە خەڵکەکەم بە سەدان پیاوی بەڕێز و قۆز و جوانی وەکو جەنابە مامۆستا ڕسمێکم لەگەڵ بکە ئێمە وتم باشم ناری پێتر سێنی کۆ ئەی بووچی کاکە تۆ لە دڵی ئێمە جوانی تێگەی دیکۆر شەر نییە دیکۆر شەر نییە ناخ مهمە ناخێ پاک بێ ناخێ لە بڵخز پاکەرە ناخێ لە حقت پاکەرە ناخێ لە تەکەبر باکە ناخێ لە ڕیا پاکەرە ئەمانە مهمە ئیگرە من ئێستا کاکە زلامە قاتی شاڵی جوانی لەبەرە کڵاشی پڕۆینی لە پیاە گورچی لی تاوانیە دڵی تاوانیە مەعیدەی تاوانێ بۆچی چاکە ناتوانێت بە دڵی خۆی شیشەکە باوکە ئێدە ئۆکەی حیاتە نا دائیمەن ئینسان وابێ ئێمە ئومێدمان هەیە دائما ئەڵێم توخوا ڕەشبین مەبن تخوا گەشتبین بن تخوا ئومێدی خێر بە خەڵک بکەن دائیمە گومانی باش بە خەڵک بەرن کە بڕواکە ئێستا مامۆستا خەڵکێکی ئەڵێ جام چی تیابێ ئەوی لێڕژێ هاتووە مزگەوتی کرۆ کەس مامۆستا بۆ ڕایکە ئێجا تۆ خۆ لە نادخیت لە زانی بۆ ئەمە یەک دوو ئەڵێ چی ئەو بۆی کات زەری بەنا ئەجا بەنەیە قەیچەکە یانی تۆ مهمە مزگەوتێکی بۆ کراوە خەستەخانەیەکی بۆ کراوە مەکتەبێکی بۆ کراوە پردێکی بۆ کراوە خوا جەزای بە ئەمە ئیشی جوانە هەر کەسێ ئیشی جوان کە ئێمە دەستی ماچەکەین چاوی ماچەکەین دوعای خێریش بگەن هەر کەسێ ئیشی ناشین کە ئەگەر مەلایە ئەگەر شێخە ئەگەر حاجی ئەگەر نوێژخانە ڕەفزیەکەی نامانە فەرمێ سەلام بکەن لەوەی ئەیناسی لەوەشی نایناسی نایناسی یعنیشی ڕەنگە کافر بێت ڕەنگە منافق بێ مامۆستا پێم نافەرمێ سەلامی لێ بکە تۆ نایناسی كاكشف باب بو قرآن وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبوا الجاهلون قالوا سلام أما سيرك لصلح حديبية دو نقطة دعوة كالكافر كان زور قرزبو يا كم تعمل بسم الله كلابي دوم محمد رسول الله كلابي كاتب في خوا فرميتي محمد رسول الله وما محمد الا رسول ما كان محمد ابا احد من رجالكم ولكن رسول الله لا يكون شيء مهم بيبا من يكون شيء الصلح خير شنو كيمشانا شنو كيمشان بكل شيء او حديث ما سلسله حديث كسونا يا ايها الناس بانغازا كان اسلام شنجوانا يا بدو نهج بان يا ايها الذين امنوا يا أيها الناس أفشوا السلام بينكم الله كاشة مدينة أفشوا السلام بينكم وأطعموا الطعام واقرأوا السلام على من عرفت وعلى من تعرف وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام من آواه هواو آوات برنامج سموه بن پروردگارو هواو آوات خلق شيء تبحث رول رحمتك يا اخوان انا بخوا يا 9 مليار نفوسني دعواكم لو خواي يشي كي نخاتل جام هم يخاتل اللهم امين مش امين ودعاء ان شاء الله موفق خوا جزاد بعد